شەڕ و پێکدادانەکانی حەلەب و هەڵوێستی نەتەوەیە گرتووەکان سەبارەت بەمە بەڕێز فەرحان حەق جێگری گوتێبێژی سکرتێری گشتی نەتەوەیە گرتووەکان لە نیویۆرکەوە لەگەڵمانە. بەڕێز حەق سوپاس بامەدەبەری بەڕێستان بە پرسێکی باڵای نەتەوەیە گرتووەکان دەمەوێت زۆرترین پرسیار بکەم و وەڵامی پرسیارەکانم دەستکەوێ بەلامانەوە گرنگە. دوایین ئاماری ئاوارەبوونی خەڵک لە شەڕی حەلەب چەندەیە؟ بەڵێ ئێمە لەو باوەڕاداین کە لە سەرەتای ئەم هەفتەوە نزیکەن 1200 کەس لە حەلەب ئاوارە بوون و ئێمە چەند راپۆرتێک هەبووە کە نزیکەی 300,000 کەس گەڕاونەتەوە و هەروەها چەند گەڕەکێکە شێخ مەقسوود و ئەشرەفیە تاوەکو ئێستا بارودۆخەکە ناسەقامگیرە، بەڵام چەند کێشەیەک هەیە دەبێت چارەسەر بکرێن و چەندین چەک لەوێ بۆنمونە. باشە هیچ هاوکارێکی نەتەوەیەگرتووەکان گەشتۆتە ئاوارەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە؟ بەڵێ ئێمە بەردەوامی لە هاوکاریەکانمان بۆ ئەو دوو گەڕەکە پەناگەمان دابین کردووە بۆ خەڵک، هاوکاری خۆراکمان پێداون و بەردەوام دەبین لە زیادکردنی هاوکاریەکانمان. ئەگەر توانە هەبێت دەتوانین هاوکاریەکانمان زیاتر بکەین و هیوادارین خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ خەڵک بگەڕێنێتەوە، ئاو بگەڕێتەوە بۆ خەڵک. باشە هەڵوێستان لەبارەی پێشەکاریەکانی دژی کورد لە حەلەب چییە؟ ئێمە دەمانەوێت بارودۆخی سووریا بە تەواوی پێکاتەکان بە کوردی شەوە زۆر سەقامگیر بکرێت و دەبێت نووسینگەی نەتەوەیەگرتووەکان کاری خۆی بکات و نیگەرانین لەو ڕاپۆرتانێکە بۆ ئێمە دەنێرێت کە چەندین ناوچەی نیشتەجێبوون بەهۆی شەڕەوە کراونەتە ئامانج و دەبێت تەواوی ئەو کەسانەی کە بەرپرسیارن دادگایی بکرێن. زۆر باشە زیاتر لە 300 کورد لە حەلەب لەلایەن گروپە چەکدارەکانەوە دەستگیر کراون. چارەنووسیان تاوەکو ئێستا نادیارە هیچ پەیوەندیان بە یاخود ئێوە پەیوەندیتان بە دیمەشقەوە کردووە بۆ زانینی چارەنووسی ئەو کەسانە؟ دەبێت وردەکاری زیاتر بە ئێمە بگات، بەڵام داوامان لە تەواوی دەسەڵاتدارانی سووریا کردووە سیستمێکی حکومڕانی باش بۆ خەڵک دابین بکەن و دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد گرنگە دەبێت گەلی سووریا حکوومەتێکیان هەبێت کە گشتگیر بێت، تەواوی پێکاتەکان مافۆڕۆڵیان هەبێت لەم حکوومەتە و دەبێت ستافەکانی مافی مرۆڤیش لەوێ کاری خۆیان بکەن. زۆر باشە. چەکدارەکان سوکاتیان بە چەند شەڕڤانێکی کچی کورد لە حەلەب کرد. ئەم ڕەفتارانە چۆن هەڵەسەنجێنن؟ چۆنەی بیرن؟ بەڵێ نابێت هیچ تونند و توژیەک بەرامبەر بە شکۆی خەڵکی سووریا بکرێت. دووپاتی دەکەمەوە هەر تونند و تیژیەک ئەنجام بدرێت دەبێت بەرپرسیارانی دادگایی بکرێت. زۆر باشە گروپە چەکدارەکانی سووریا بەتەمان هێرشی سەر دەرحافر بکەن. هیچ هەڵوێستێکتانە بێت سەبارەت بەمە؟ ئێمە چاودێری دۆخەکە دەکەین، بەڵام داوا لە هەموو لایەنەکان دەکەین دوورکەونەوە لە هەر گرژیەک و دەبێت دانوستانەکان دەست پێ بکەنەوە بۆ خزمەتی خەڵکی حەلەب. زۆر باشە نێوان کورد و حکوومەتی سووریا ئاڵۆز بووە بە ترسی شەڕێکی فراوانتر دەکرێت. بە ترسیەکانی ئەم شەڕە زۆرن
چۆن ڕێگەی لێ ئەگرن؟ ئێمە ئێوەخوازین کە هیچ گرژێک لە نێوان لایەنەکان هەبێت داوا دەکەین هەماهەنگ من لایەنەکان و دوای ڕوخانەی ڕژێمی ئەسد دەمانەوێت حکوومەتێک پێک بێت کە نوێنەرایەتی تەواوی گەلی سووریا بکات. زۆر باشە پێکاتەکانی سووریا ڕوبەڕووی مەترسیە بنەوە ئێوە لە ڕەفتارەکانی حکوومەتی سووریا ڕازین؟ ئێمە دەمانەوێت هیچ شەڕێک لە سووریا نەبێت و دەبێت پرۆسەیەک لە سووریا بێتە ئاراوە کە بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەن هیچ تندوتیژیەک نەبێت لە سووریا. زۆر باشە مەترسیتان چییە لە هێرشی سووریا بۆ سەر کورد؟ ئەمە بابەتەکە تەنیا کورد نییە چەندین پێکهاتە لە سووریا هەیە هەمویان پێویستیانە کە وا هەست بکەن هەمویان ڕۆڵیان لە حکوومەت هەبێت و مافی خۆیان هەبێت ئێمە دەمانەوێت گەلی سووریا بە تەواوی پێکاتەکانەوە پێکەوە حکوومەتێک بنیاد باشان لە تەوێگرتوەکان چۆن ئەڕوانێتە ئاڵۆزیەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست چ ئاڵۆزیەک بەلاتانەوە مەترسیدارە؟ وەک دەزانی چەندین گرژی لە سووریا هەبووە سکرتێری گشتی ئەنتۆنیۆ گۆتێرێز پەیوەندی لەگەڵ لایەنەکان و دەسەڵاتدارانی سووریا هەبووە دڵنیایی داوە کە نابێت هیچ گرژێک هەبێت و گرژەکان لە غەزە لە ئێران لە تەواوی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت چارەسەر بکرێن و نابێت گرژەکان زیاتر بکرێت دەبێت تەواوی گرژەکان هێور بکرێنەوە و ئێمە دەمانەوێت هەمووان دان بە خۆیاندا بگرن و گرژەکان زیاتر نەبن. زۆر باشە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لەبارەی موچە و نەوت بەردەوامن چ داواکاریەکتان لە بەغدا هەیە؟ نەتەوێگرتووەکان لە عێراق لەگەڵ لایەنەکان چەندین ساڵە بەردەوام هەماهەنگ بووە و هانی لایەنەکانمان داوە هەولێر و بەغدا گفتوگۆکانیان بەردەوام بێن و نێردەی تایبەتی نەتەوێگرتوەکان لە عێراق مانگی ڕابردوو ئەرکەکەی کۆتایی هات یۆنامی بەڵام ئێمە وەک نەتەوێگرتووەکان داوا لە بەغدا و هەولێر دەکەین بە گفتوگۆ کێشەکانیان چارەسەر بکەن. باشە بەغدا حەو موچەی موچەخۆرانی کوردستانی نەداوە داواتان لە بەغدا چییە؟ دووپاتی دەکەمەوە ئەمە یەکێکە لەو کێشانەی پێویستی بە گفتوگۆی زیاترە لە نێوان بەغدا و هەولێر دەبێت بە یەکسانی نیگەرانیەکان چارەسەر بکرێن. زۆر باشە بەڕێز بەرهەم ساڵح بووە کۆمسیاری نەتەوێگرتوەکان ئەولوێتی کارەکانی چییە بێ؟ بەڕێزیان دەیانەوێت مامەڵە لەگەڵ تەواوی ئەو کێشانە بکە ڕوبەڕووی ئاوارەکان دەبێتەوە و هەوڵ دەدات کە دڵنیایی بدات لەوەی کە تەواوی پێویستیەکانی ئاوارەکان لە تەواوی جیهان پڕ بکرێنەوە و هاوکاری تەواوی ئاوارەکان دەکات لە سوودان بێ لە تەواوی جیهان ئەم سەرنجی لەسەر هاوکاریکردنی ئاوارەکان دەبێت. زۆر باشە مەترسیتان لە سەرەردانەوەی داعش هەیە؟ ئێمە هیواخوازین کە تەواوی وڵاتان هەماهەنگ بن لە ڕوبەڕووبوونەوەی داعش ئەگەر مەترسیەک هەبوو پێکەوە چارەسەری بکەن. بەڵێ بەڕێز فەرحان حەق جێگری گوتەبێژی سکرتێری گشتی نەتەوەیەکگرتووەکان لە نیویۆرکەوە لەگەڵ مابووی سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن.